شتێکم بینی لە بەردەم دوکانێکە هەڵواسرا بوو، بەڕاستی شەرمەم کرد. وەکو چۆن مەریەم فەرمووی یا لەیتەنی میت قبل هذا وكنت نسيا منسيا. کابرا ئەڵێ خۆزگە بمرد مایشتی وام نەبینایە. وەرە یعنی شۆرتی ئافرەت بێنی، ئەمە پیاو حاشا لە ڕووی جەنابتان، بەناو پیاو دوکانی ئافرەتانت هەبێت، جلوبەرگی ئافرەتان بفرۆشی، بڕۆی شۆرتێ بێنیت ئیسفەنج بکەیتە دواوەی بۆی ئەم ئافرەتە کەڕێی کرد سمتی گەورە بێت. ئیتر ئەم کەسە بەخۆشی ئەڵێ پیاو، بەخۆشی ئەڵێ من کەسابەتی حەڵاڵەکەم. ئەوە چی شەرمەی، ئەوە بەڕاستی ئەوە چی حەیایەکە من نازانم. لەبەردەم دوکانەکەش تا هەڵی واسیت ئەوە ڕیکلامیشی بۆ بکەیت. و ئێستاش بە بەرچاو خۆتانەوە ئاگاتان لێیە لە سۆشیال میدیا لە هەموو ئەپەکان ئەو جۆرە خەڵکانە کە بەناو پیاون ڕیکلام بۆ جۆرە جلوبەرگانەکەن. باشە و ڕووبەما خەڵکێک ژنی هەیە بۆ ژنەکەی خۆی ئەکڕێت. ئێبێتەوە بپرسیت ژنەکەی تۆی ئەمی بۆ چیە؟ بەس پێم بڵێ ژنەکەی تۆ کە بە شەقامان ئەمی بۆ چییە؟ ها باشە لی ناپرسی ژنەکە بۆچی حەزەکەی سمتت زل بێت؟ لی ناپرسیت ئەخ بەس پێم بڵێ هەر خۆت بۆچیتە؟ بەس پێم بڵێ بۆچیتە؟ ژن هەیە پەڵپی لە پیاوەکەی گرتۆ و تۆتی سلیکۆنەکەمە سمتمەوە قبوڵتە باشە قبوڵت نییە تەلاقم دەخۆ حافیزە بێت. هاتووە ئێمە شەفاعەتی بۆکەی مامۆستا گیان بەخوانی مەپێی بڵێ عەمەلیاتەکە 33 وەرەقەی تێجە زۆرە، ژنەکاڵێن یعنی بەس ئەم پیاوە پرسیاری لێکە بەخوا من هێناوەوە توتمە ئەسڵ ئەمە بۆ تۆی نییە. تو ئەبێ خۆت ئافرەتی خۆت بزانی بیناسیت. یعنی بەڕاستی ئەم کۆمەلگایە ئەگەر یعنی خۆمان بە فریای خۆمان نین قەزیەکە زۆر گەورەیە، باوەڕتان هەبێت لە تەقینەوەیایە بابە کارەساتە خێزانی کورد ئاوای لێبێت، کارەساتە ڕیکلام بەو شتە سەخیفانە بکرێت، بابە خەڵکی لەش فرۆش ئەو شتانە ئاکاتە بەری. تۆ ڕازیت خوشکەکەتەوە بکاتە بەری، ڕازیت کشەکەتەوە بکاتە بەری، ڕازیت ژنەکەت ئەوە کاتە بەری. ئەو چی غیرەتێکە؟ بابە یەک جارێ بەخۆت بڵێ من پیاو نیم، بە یەک جارێ تر تەواو عیبە، بەڕاستی عیبە. نازانم. إنا لله وإنا إليه راجعون.